ئەڵێن ئەو کەسانەی کە زۆر سوێن دەخۆن لە دوو حاڵەت بەدەر نییە، یان ئەوە تا بڕوایان بە خۆیان نییە، یان ئەوە تا ڕازگۆ نین بۆ ئەوە سوێن دەخۆن تا بۆ بەرامبەریان پشتڕاستکەنەوە کە ئەمان ڕازگۆن، کە ئەم دوو حاڵەتە هەردووچیان بێزراون، خراپن، هەڵەیە. لە ڕووی شەرعیشەوە زۆر پێداگری کراوە لەوەی کە ئێمە سوێن لەسەر زارمان نەبێ. بەڕاستی ئەمڕۆ ئەچینە لای مامۆسایەکی ئاینی لە ڕووی شەرعیەوە بۆمان باسەکە کە ئایا سوێند خواردن هەروە ئاسانە؟ کڕن و فرۆشتنێک لە پێناوی 1000 دینار 2000 دینارە، والله وبالله وتالله بە تەلاقم بەوە بێ بەوە بێ بەوە بێ. ئەمە پێویستەکە کولتوری زۆر سوێند خواردن کللتورێکی ناشرین و ناڕێکە، پێویستەکە بە هەمومانەوە ڕێکی خەین. لەگەڵمان نابن بفەرموون. لە وڵاتی ئێمە بوومە ئەوە شتێکە زۆر بەکار دێنرێت، بەڕاستی شتێکی ناشیرنە و کە من ئینسانێکم سیخەم بەخۆمە ئیتر پێویست ناکە بوومە بۆ کەسێ بەرامبەرم سوێن بخۆم، لە بەرەوەی من لە قسەکەم تاکیدم دڵنیاشم سوێن خواردن بە هەبێ، بەڵام بە شێوازێکی جوان بە کردارێکی جوان بکرێت. لە بەرەوەی سوێن خواردن شتێکە کە شتێکی گەورەیە، کەلیمەیەکی گەورەیە، بەمانایە، بەڵام هەندێک کەس هەیە شتەکە زۆر بە بچووکیە بینن، ینی گویان لەو شتە نییە بۆ منە کە سوێن خواردن کە شتێکی گەورەیە، بەڵام هەر پێی ئەخۆن بە درۆ سوێندەکە هەرە خۆن، بەڕاستی ئەو شتێکی ناشیرنە. ئەنی زۆر شێوازی سوێن خواردنە بە درۆیان هەیە، بۆ نمونە لە بابەتی مەعڕاستیەکان مەسەلەن 10 ڕقەی لە بۆنیتی سیارەکەیدا دەرێ، وەڵی 10 ڕقم لە بۆنی تێدایە، وەش نیە بەس بۆ پارەکەی لێدایە، ینی پارەکەی تێدا سەرف نەکردی بەس پارەکەی لێدایە. زۆر بابەتی تکایە سوێن خواردن شتێکی بەربڵاوە لە ناو کۆمەلگای کوردی جا. برادری خۆم هەیە لە تەنیشتم ڕادەوەستن 15 سومجی بێکجاری دەخۆ، والله ئەوها بالله ئەوها تەڵا ئەوها هەیە بە دەرێ بە تەراقم ڕەحمەت خوا لێ. بەڕاستی سوێن شتێکی گەورەیە، بەڵام کە بە درۆ دەی خۆیان بڵێ قسەکە ناڕاستە، لە وەزنی سوێندەکە کەم دەکەنەوە. کە بڕۆت بە خۆت بیت پێویست ناکە سوێن بۆ برادەرەکەت خۆیان بۆ بەرامبەرەکەت هەر قسەک بکەی سوێندەکی پێدا بدەیت. بۆیە پێویستە ئێمە بڕوامان بە خۆمان بیتن تاکو ئەو کللتورەش کەم بکەینەوە. خواردن شتێکی زۆر باش نییە، لەبەرەوەی بەرەکەت لە ناو ئیشەکەت دەبا. دووەم تشتیش یعنی سیقە ینی سیقەی جەنابت دەگەڕێتەوە، مەسەلا ئەو مشتریانێک کە ڕۆژانە دێتەکەنت و هەتا چەندە تو ڕاستگۆیی دەنوێنی لەگەریان. سێمیان کە ئەتو سوندەکەی بخۆی، لەوانەیە زۆر کەس هەیە لەسەر ئەو سوندەی ئیشەکەی دەڕواتن، لەسەر ئەو سوندە ئیشەکەی دەڕواتن، ئەگە سوندەکەی لۆ نەخۆی کابرا دەڕوا، ئەوجە ڕەئی من بڕوا باشترا نەخۆت و سوندەکی لۆ بخۆی، بەرەکەتیش لە ناو ڕزقەکەی دەباتن. لەوانەیە دووەم کەس بێتن تعویزی ئەویت کەش لۆ بکاتەوە خوای گەورە. زەرەری ئەم کڕین و فرۆشتنەی کە سوندی لەسەر دەخورێتن دەگەڕێتەوە لە بۆ ئەوەی بەرەکەتی نامێنێتن. ئەگە ئینسانی مسلمان مەسەلەن کەسە خوا نازبی و نێژی بکە ئەلحەمدوللا، ینی بەرەکەتەکە لە مەعبێنەی نامێنێت، چکە خوای تەبارەک و تەعالا و هەدە فەرمیتن شتەکە زۆر زەرور نەبی یان زۆر مطلق نەبی سوند لەسەر معاملەی هەر جائز نییە ئەسڵەن. مامۆسای بەڕێز، کەسانێک هەیە لە کۆمەڵگەیە سوێند زۆرە خۆن، سوێند خواردنی زۆر لەسەر مامەڵە و لەسەر کڕنی و فرۆشتن و ئەو بابەتانە، تا چەندێک ڕەوایە؟ خوای تەبارەک و تەعالا ڕوخسەتی پێداوە کە ئینسان سوێن بخوا بخۆی، ئەگەر لاپەڕەکانی قورئان هەڵدەینەوە تەمەشا دەکەن پڕیەتی لەوەی رب العالمین سبحانه وتعالى سوێندی خواردیە، والسماء والطارق والشمس والضحاها والتين والزيتون فورب السماء والأرض
ئەو قورآانە پڕێتی لە سوێند بەڵام ئەوەی کەوا ناڕەوایە کەسانێک سوێن بخوان بە غێری شتێکەوە بۆ ئەوەی ڕەواجی پێ بدا ئەوەیان ناڕەوە ئەگەنە ئەوەی ترخوای گەورە دەفەرمێ قد فرض الله لكم تحلة أيمانكم يعني خوای تبارك وتعالى رخصتي داوە ئەگەر کەسێک سوێندێکی خوارد مثلا ویستی بڵێ سوێندی خوارد جارێتی ئاوی نەخۆم خوای گەورە ڕێگەی پێداوە دەبێت کەفارەی سوێندەکە بدا سوێندەکەی بشکێنی ئاوەکەی بخوا هەندێش دوایە گرنگ عموما سوێن خواردن لۆوەیە کابرای بەرامبەر ڕووی شەرعیەوە سوێن خواردن دروستە بەڵام زیادە ڕۆیکردن لە سوێن خواردنە زیادە ڕێویکردن لە سوێن خواردن ئەمەیان دروست نییە چونکە خوای تبارك وتعالى دەفەرمێ ولا تتخذوا أيمانكم دخلا بينكم فتزل قدم بعد ثبوتها وتذوقوا السوء بما صددتم عن سبيل الله ولكم عذاب عظيم ئەوەیان حرامە ئەوەیان جائز نییە خوای تبارك وتعالى دەفەرمێ ئێوە بەهۆی سوێندەکانتانەوە نەبنە مای ئەوەی غەدر لە کۆمەلگا بکەن نەبتە مای ئەوەی کەوە ئەوانەی لە بەرامبەرتان بیان چەوسێنەوە چونکە مامۆستا لە زبانی عەربی معلومە لای جەنابەت سوێن خواردن لۆوەی دێ کەسی بەرامبەرت ئەمین دەبێت کاتێک سوێن دەخۆی یعنی وا خۆت پیشان دەدەی کە بەڵێت و کەسێکی دینداری و کەسێکی ڕازگۆی ئەنی وا خۆت پیشان دەدەی بۆیە خوای گەورە دەفەرمێ ئێوە نەکەن ئەو کڕین و فرۆشتنانەی ئەنجامی دەدەن ئەو معاملەی دەیکەن بەهۆی سوێندی بە ناڕەواتان ئەوە جائز نییە و ئەجی هەر کەسێک گوێ کرد خوا دەفەرمێ وەلەکم عەذاب عەظیم هەڕەشەی گەورەیان لێکرایە ئەوانەی سوێن بە ناحەق دەخۆن مامۆستا بەڕێز جەنابەت وەکو دەروون ناسێک ئەمەوێت لە لایەنە دەرونیەکەەوە باسی ئەوم بۆ بکەیت کۆمەڵێک خەڵک هەیە لە کۆمەڵگەی ئێمەیە دەمیان فێر بووە بە سوێند خواردن ئەمە چ ڕەهەندێکی هەیە لە دەروونزانیە و لە ڕووی دەرونیەوە دەلالەت لە چیەکە ئێمە لە لایەنە دەرونیەکە سوێند خواردن بۆ بەدەستهێنانی ئامانجێکە یعنی لەو شتێک کە ئەوێ بەدەستی بێنێ چۆن قەنەعەت بە بەرامبەرەکەی ئەهێنێ چۆن قازەنج بکایە بۆ هەر کارێک مەسەلەن کە بێ بەدەستی ئەهێنێت و سوێند خواردنی بە درۆشمان هەیە سوێند خواردنی ڕاستیشمان هەیە بەڵام سوێند خواردن لە چ کاتێکا تۆ سوێن دەخۆی لە چ کاتێکا سوێن ناخۆی لە هیچ کاتێکا مرۆڤ نابێت سوێن بخوا چونکە مرۆڤ پێویستی بەوە نییە هیچ پاسایەک بهێنێتەوە ڕەفتاری مرۆڤ دیارە لە هەر شتێک لە هەر هەڵوێستێک کە ئەیکا بەڵام بەداخەوە ینی لە کۆمەلگەی ئێمە سوێند خواردن وەکو شتێکی زۆر ئاسایی لێ هاتووە بووە بەخوو بە عادات هەندێک جار یعنی لە باوانمانەوە بۆمان ماوەتەوە بۆ نمونە باوکەکە سوێن بە تەلاقە خوا مناڵەکەش بە هەمان شێوە لاسایی باوکەکەی ئەکاتەوە یعنی وای لێ هاتووە بۆ بە وێراسە ینی سوێند خواردن لە کۆمەلگەی ئێمە و کۆمەلگەی شەرق بەعام بۆیە فەرقی هەیە سوێند جیازی هەیە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر ئەو وڵاتانی زیاتر پێشکەوتون ئاستی ڕۆشنبیریان بەرزە ئەو حالەتانە زۆر کەم و دەگمەنە دەتوانین بڵێن بە تایبەت یعنی لە وڵاتی ئێمە ئێستا ئەو حالەتە زۆر زۆرە یعنی تۆ ئەگەر معاملەیەکی بەسیط دەکەی ئاسان دەکەی سوێندی بۆ ئەخۆی جا سوێندەکەت بە درۆ بێ یاخود بەڕاز بێ یعنی ئەو سوێند خواردنە هیچ سەڕوور نییە بەڵام سوێندی بۆ ئەخوا بۆی قەنەعەت بە بەرامبەری بێنێ ئیتر بۆ قازەنجێکی بێ بۆ ئامانجێکی بێ کە بێوێت بەدەستی بێنێ کەسەکە هەندێک جار یعنی هەندێک حالەت هەیە ئێستا بەڕاستی ئەو خوا یعنی زۆر ئاسایی بۆ لە ناو خەڵک دەبینی پیاوە یعنی لە ناو مەجلیسێکە کۆمەڵە کەسێکە هاوڕێیە دانیشتووە سوێند بە تەلاق دەخوا بە جیابوونەوە ئەخوا ینی کاریگەری نەرێنی و دەرونی لەسەر خێزانی دروست دەکا من بۆ خۆم کەسی ئەوهام بینیوە کە خێزانەکەی زۆر نیگەران بووە هیچ هەستی بە ئەمان نەکردووە یعنی زۆر دڵەڕاوکێ بۆی دروست بووە لەبەر ئەوەی خێزان هەندێک خێزان هەیە بوون ملتەزمە بەدینەوە یعنی پێی وایە ئەوە ئێستا حالیان مەحرەمە تەحریم بووە لەگەڵ هاوسەرەکەی یعنی قەلەقێکی بۆ دروست بووە نیگەرانێکی دەرونی بۆ دروست بووە هاتۆ یعنی بەمنی و تۆ ڕێنماییم کە چی بکەم بەڵام منۆ بلایەنە دەرونیەکە ڕێنمایم کردو کە لەوەیە ئەو حالەتە قسێکی یعنی خۆیەکە فێر بووە خۆشی بیری لێ نەکاتەوە کە چی بۆچی ئەو تەلاقا یعنی ئەو سوێندە ئەخوا بە تەلاق
ئەو حاڵەتانە لە ئێستا ینی نمونەی زیندوومان زۆرە یاخود ئافرەتی تر هەیە هەمیشە ئەڵێ هەش بە هەست یعنی کەیسم بینەوە هەستی بە شەرمەزاری کردووە وتیتی ئەبینم لە معاملەی ڕۆژانەی ئیشوکاری پیاوەکەم سوێن دەخوا بە تەلاق یاخود سوێندی تر ئەخوا زۆر هەستەکەم یعنی ئەو ژیان و ئیدارە و مەنجمنتێک کە پیاوەکەم بۆمانەکە ینی پێی وایە کە بژێوی ژیانمان بۆ پێیا ئەکا هەستەکەم یعنی حەڵاڵ نییە حەرامە بۆیە کاریگەری نەرێنی و دەرونی لەسەر ئافرەتەکە دروست کردووە. جایز نییە سۆن بخۆی لەسەر ئەو شتێک کە کڕیتە یای فرۆشی کە پێغەمبەر سەڵ نەهی لێ کردووە خی گەورە نەهی لێ کردووە شتێکی ناشرینە بەڕاستی پێویست ناکە خەڵک سۆن بخوا هەر بڕوا بکە وایە و پێویست ناکە ئەو شتانە کا تو هاوردوتەوە سەون وەختی خۆی لە حەج بینێمە سەیری ئەو خەڵکەمەکە شتمانە کڕیوە سەدک تەواو پێویست ناکە بڵێ واللهی وبالله ئەم شتانە سۆن بخۆی نەهی لێ کراوە و باش نییە و خی گەورە پێی ناخۆش خەڵک هینتەکە ئیکراهەتەکە زۆر سۆ نەخوام شتە ئەم ئینسانە باش نییە لەوانەیە خەڵک ئەو لە ڕوو تێنەکە بەڵام کە زمانت شنین بوو ڕاستت بوت لەگەڵ خەڵکەکە خەڵک خۆش تێوێ ڕێزش ئەبێ لەگەڵ خەڵکگیری حڕەتی بدەیت تێ بە کەیفی خۆی چی هەڵە بجێرێ دڵی نەشکێنی ڕێز و احترام و زمانت شنین بێ لەگەڵ خەڵکە سۆنش نەخۆی سۆن خواردن جایز نییە سبب ئەو شتانی کە هاوردوێتی یعنی ڕەوازێکی بداتێ پێویست بەوە ناکە تۆ لە قاپی خوا دانیشتوی پێویست بەوە ناکە تۆ خزمەتی بکە و بیڕازێنەوە خەڵکەکە خۆی دێبەلاتا و پێویست ناکەم خەڵک خۆش تێوێ زیاتر من هەر سۆنم نەخۆڕە قەت بە شتەکان سۆن ناخۆم ئەڵم بڕوا بکە وایە کەیفی جەلارتەوە یاخوا بە خێری سەرچاو بە دڵی خۆش بە زمانێکی شری بەڕیان نەخێن شتی واش هەیە جار وایە سێرەکەی شت دێڵی مامۆستاوە بە چەناڵم وڵای ئەوەنێ قوربان ئەڵێ مامۆستا لەولا بۆ کەیفی خۆتە بەڕ ئاو هەیە کاکەنیا یاخوا بەخێر سەر چاو دوای دێت و ئەڵێ مامۆستا من تۆم تاقی کردەوە بەڕاستی دڵی گەورەیە و زمانە شرینەوە ئێتر منش ئەبێ لەگەڵ خەڵکا بگونجەی وشە بە پیتەکانی ناپێورێ بەڵکو بە کاریگەریەکانی ئەپێورێ بۆیە جاری وا هەیە کەسێک وشەیەک دەرەبڕێ کاریگەری زۆر قورسە بە پێی قورسی و ناڕەحەتی کاریگەریەکەی سزاکەشی توندە ئاگاداری وشەکانت بە ئەڵێن زمان چەکی دووسەرە ئەتوانی بە باش بەکاری بێنی و ئەتوانی بە خراپیش بەکاری